سڵاوتان لێبێ سەرەتا بە خێراتنی هەموو میوانەکان دەکەم زۆر سپاستانەکەم بۆ ئامادەبوونتان ئێمە ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش چۆنیەتی خۆپاراستنە لە هێرشەکانی هاکردن و ئیلکترۆنیەت کە ئەویش لەلایەن خوێندکار پێشەوا جەزا پێشکەش دەکرێت. ئێمە هەمووان دەزانین کە لە ئێستەی کۆمەڵگەدا تووشی جۆرەها کێشەی سۆشیال میدیا دەبینەوە کە کێشەی زۆری لێ دەکەوێتەوە لە جیاتی ئەوەی کە تاکەکان سوودی لێ ببینن و بۆ قازانج بەکاری بێنن بەڵکو بە پێچەوانەوە زۆر بە شوازێکی خراپتر بەکارهێنین. ئێمەش ئەمڕۆ بە پێویستمانزانی هۆشیارێکی تاکەکان بکەینەوە بۆ خۆپاراستن لەو کێشانە. ئێستاش لەلایەن خوێندکار پێشەوا جەزاوە تەقدیم دەکرێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەمووتان. سلام علیکم. بە خێراتنی هەموو لایەکتانەکەم هەر لە هاوڕێکانەوە هەتاوەکو مامۆستاکان و دواتریش عەمید و هەچ کەسێک لێرە بێ. پێخۆشحاڵم بە بینینی ئێوە لە سیمینارێکی لەم شێوازەیە کە بۆ مەبەستە هاتوون هۆشیاری وەرگرن سەبارەت بە شتانێک کە پێیوەستە بە خۆتانەوە نەک بە کەسی بەرامبەرەوە. هەڵبەتە ئامادەبوونتان لێرە خەمخۆری خۆتانە نوێنێ و من زۆر خۆشحاڵم بە بینینی ئێوە. هەڵبەتە باسکردنم لە هاک مۆزوعێکی تازە نییە وە کۆتا مۆزوعیش نابێ. هەڵبەتە ئەکرێت دوای من چەند کەسانێک بە شێوازێکی زۆر جوانتر بە شێوازێکی زۆر پڕتر بە شێوازێک کە بتوانێت معلوماتێکی زۆر لە خۆ بگرێ وەک لەوەی کە من لێرە باسم کردو. بەڵام گرنگ ئەوەیە هەمومان بتوانین ئەوە بکەین کە لە توانای خۆمانایە. و لێرە زۆر سپاسی ئەو کەسانەکەم کە بە بچووکترین دێڕ بە بچووکترین معلومات هاوکاری منیان کردو بۆ ئامادەکردنی ئەم بابەتە. هەڵبەتە بابەتێکی بۆ شێوەیە ئاسان نییە تۆ بتوانی لە خۆتۆ معلوماتێک بگەێنی. ئەو معلوماتانەی کە ئەیگەێنی و لێرە ئەینووسی هەمووی بەرپرسیارە بیلی. ڕەنگە من معلوماتێ بە غەڵەت بگەێنم تۆ دوای بە تووشی مشکلەیەک بووی سەبەبەکەی ئەو غەڵەتەی من بێ کە لێرە باسم کردووە. لەبەرەوە با بچینە سەر بابەتی سیمینارەکەمان. ئەوەی کە من لێرە باسێکم ئەمڕۆ بزانین هاکردن چییە؟ خودی هاکردن ئەو ئەکشنە چی پێ ئەوترێ؟ بۆچی پێ ئەوترێ هاکینگ؟ دووهەمیان who is hackers؟ هاکەرەکان چێن؟ ئەو کەسانێک کە هەڵ ئەسن بە کردداری بە ئەنجامدانی هاکردن چێن و بۆچی واکەن؟ how hackers attack on user؟ بزانین ئەم هاکەرانە بە چەند ڕێگە یاخود بە چەند شێواز ئەتاکەکەنە سەر یوزەرەکان. هەڵبەتە باسی ئەو شێوازانە ئەکەین. لەوانە فەیک ئیمێل هاشینگ. فەیک ئیمێل هاشینگ لەوە چه مۆزوعێکی تازە بێ بەلاتانەوە ئەسڵەن لەوە چه هەر نەتان بیست بێ. بزانین فەیک ئیمێل چییە؟ باشە. دواتر پیشینگ پیج هاشینگمان هەیە. مۆزوعێکی زۆر باوە پیشینگ پیج. ئافۆمکەن. ببورنەوە تۆزە USB-ەکە دوورە لە ئینەکەوە درەنگی گێنێ. وتمان باسی فیشینگ پیج هاشینگەکەین. فیشینگ ناوی خۆی بەخۆیەتی واتە تۆڕی ماسی یاخود ماسی گرتن. بزانین بۆچی ئەو ناوەی پێ ئەوترێت. طبعاً فیشینگ پیج ئەتوانم بڵێم ئێستا باوترین شێوازی هاکردنە. دواتر باسی چی لۆگەر هاکینگەکەین. ئەمانەی کە لێرە نانووسیمە تەنها ناو نییە تەنها وەسفێک نییە. باسێکم بۆتان کە چۆن تووشی ئەبن چۆن بیناسنەوە. دواتر باسی ڕات هاکینگەکەین. ڕات هاکینگ ئەویژە ناوی خۆی بەخۆیەتی ڕات واتە مشک یاخود جرج کە بە هەموو شوێنێکە ئەڕواواتە تۆ چەندێک خۆت بپارێزی چەندێ سکیوربی ئەو تەنانەت بچووکترین ڕێگەش بێ بچووکترین پاس بێ ئەیدۆزێتەوە بۆی بێتە ناو سیستەمەکەی تۆ. سەرباری هەموو ئەو شێوازانی کە باسێکین لە هاکردن دواتر باسی ئەوتان بۆ یەکەم چۆن بتانی خۆت پرۆتێکەی خۆت بپارێزی لەو شێوازە باوانی هاکردن. یاخود ئەسڵەن تۆ هیچ معلوماتێکە نەبێت دەربارەی ئەوانە بەڵام من هەندێک خوتوەت پێ بڵم کە بتانی خۆت بپارێزی لە زۆربیان. طبعا دوایش بۆتان باس دەکەم کە من لێرە وتومە how to protect against attack. مەبەستم لەوە نییە کە تۆ 100% خۆت پرۆتێت بکەی واخدە 100% سکیوریتیت هەبێت لەبەرەوەی سکیوریتی ئەبەدەن 100% نییە. حەزم کرد لە ئێستەوە پێتان بڵێم لەبەرەوەی کە دووسێ کۆمنت نووسی بوو باسی ئەویان کرد بووم باسی پرۆتێکتەکەم ئەوەنەی کە لە توانای خۆتە پرۆتێکتەکەی. ئەوە نییە کە مەسەلەن هێرشەکەت بۆ ئەکرێ بتوانی 100% بیگەڕێنیتەوە. An overview of companies data. هەڵبەتە من کۆمەڵێ داتام هێناوە پیشانی ئێوەیەم ئێمە هەمومان بێخەبەرین لەو داتایانە کە ڕۆژانە چەنەها کەس بە سەدان و بە هەزاران کەس هاکەکرێ ئەوە نەتان بۆ باسەکەم. هاکردن چییە؟
ئەگەر ئۆڤەرڤیوێکی لەسەر وەرگرین تەبان مەوزوعی هاکردن زۆر قوڵە عەفو تۆزە موشکیلەمان لەما بۆ دروست بووە داوای لەبەر ناکەین هاکردن چییە؟ is identifying weakness in computer system to exploit a weakness to gain access ئەتوانین بڵین هاکردن بە دۆزینەوەی هەر نقطەیەکی زۆعفە یاخود هەر خاڵێکی لاواز کە بتوانێت بێتە ناو سیستەمەکەی تۆ مەبەستمان لە سیستەمەکە لەوە چێ بڵێ خۆم سیستمێکی نێتۆرکم نییە یاخود من سیستمێکی زۆر گەورەم نییە ئەکرێ ئەم هاکردنە ڕوبەڕووی تۆ بێتەوە لە ڕێگەی سمارتفۆنێکەوە باشە لە ڕێگەی موبایلەکەتەوە لە ڕێگەی کۆمپیوتەرەکەتەوە ئەوە شەر هەماشتە هەر بۆ نمونە سیستمێکە دواتر hacking refers to activities that seek to accessing digital device such as computer, smartphone, tablet and even entire network. ئەگەر هاکردن بە ئینتار نێتۆرکێکا بێتە بتوانین نێتۆرکێ بە کامبلی هاک بکەی ئەشکرێت سمارتفۆنێ بێواتە فۆنێکی بچووک تۆ بتوانی هاکیکە هەردووشێر هاکینگی پێوترێ فەرقی نییە سێ شێوازی زۆر سەرەکین بۆ هێناوە لە هاکردنە ئەتوانین بڵین هاکردن دابەشێکین ئەمە لە قەسەرێکەکانێتی ملێرانە دامناوە هاکردن خۆی جۆری زۆرە گرەی هاتمان هەیە ڕێد هاتمان هەیە وایت هاتمان هەیە بلاگ هاتمان هەیە گرین هاتمان هەیە شێوازی زۆرە بەڵام من سێ شێوازە ڕئیسیەکەم بۆ هێناون لە بواری نەزەریا بۆتان باسەکەم ئەویش بلاگ هات و وایت هات و گرەی هاتە بلاگ هات ئەگەر بە کورتی باسیکەین these are the bad guys بلاگ هاتەکان عادەتەن کەسە خراپەکانن ناوی خۆی بەخۆیەتی کڵاوەڕەشەکان ئەو کەسانەی کە هەر ئەکتیڤیتیە بکەن بە مەبەستێکی خراپێکن ئەو کەسانەی کە ئەکسسیان هەبێت بۆ هەر شتێ بە تەواوەتی داونیەکەن ئەو کەسانەی کە هیچ مەبەستێکی باشیان نییە لە هاکردنی کەسی بەرامبەرە وایت هات ئەتاکەرمان هەیە وایت هات ئەتاکەر بەگشتی ڕێک لە 100% پێچەوانەی بلاگ هات ئەتاکەرەکانن بلاگ هات هاکەرەکان وایت هاتەکان ئەکسس بکەن بۆ هەر شتێ بە مەبەستی باشە ئەیکەن ڕەنگە تۆ هاکەرێک بی بەڵام وایت هات بی یعنی یەکرێت تۆ بچیتە ناو سیستەمێکەوە بەڵام بە قانونی بە ئیتیکەڵی یعنی یەکرێ بچی چاکسازیە لە ناو سیستەمەکە بکەی باشە مەبەستێکی باشە هەبێت لە مەسلحەتی کۆمپانیایەک کە ئیشی سیکوریتیەکە ئەمە پێوترێ وایت هات هاکینگ شێوازێکی ترمان هەیە کە ئەویش گرەی هات هاکەرە گرەی هات هاکەر بووە لێرە باسم کردووە وەکو چۆن ئەڵێ من ڕاندۆمێکم هەڵبژاردووە لە بینی بلاک و وایتە گرەی هاتمان هەیە گرەی هات لە بینی هەردووچانەواتە کە ئەکسسەکە بۆ شتێ یاخود کە ئەکاونتێ مۆبایلێ دیڤایسێ هەر شتێک هاکەکات مەبەستی نەخراپە نەباشە ڕەنگە مەبەستی تەنها حەزێکی خۆی بێت لەوە چێت تەنها لە ئەکسسەکە بیێ هەنێ شت ببینێ و تەواو ینی بینینی شتەکەشی زەرەرێک نەبێت بۆ یوزەرەکە و لە مەسلحەتی خۆشی نەبێت تەنها حەزەکە بیکە دواتر بزانین how hackers attack on user ئەم هاکەرانە چۆن ئەتاکەکەنە سەر تۆ ئەم هاکەرانە چۆن داغڵی سیستەمێکە بن چ ڕێگەیە بەکارەهێنن بۆ ئەوەی شتێک تێک بن طبعاً لێرانە کە باسی هاکەرەکەم مۆزوعەکەمان لێرە بە دواوە ئەچێتە بلاکات واتە من باسی کڵاوەڕەشەکانتان بۆکەم شێوازە خراپەکەی هاکینگ کە تووشی هەمومان بۆتەوە بەداخەوە یەکەم شت replacing your email account وەکو لەسەر و ئاماژەم پێەیە ریپلیسی ئیمەیل ئەکاونتە کێسە خۆتۆ بە خۆتۆ باسییانەکەین دووهەمیان ماڵوێرمان هەیە ماڵوێر خۆی و ڤایرۆسەکانی باسییانەکەین چەند جۆ ڤایرۆسی هەیە و ماڵوێر چۆن ئیشەکە فیشینگ پیجمان هەیە لەگەڵ کیلۆگەر و ڕاتە ریپلیسی ئیمەیل ئەکاونت کە بۆم باسکردن وتم شێوازێکی هاکردنە ئەکرێ هەر کەسێک کە نەک لێرە دانیشتووە یعنی ئێمە بۆ نمونە دایک و باوکمان ئەکاونتی فەیسبووکیان هەیە باشە شارەزایەکی وایە نییە ئەتوانین بڵێن نەسڵە نرخ خوێنەواریشیان نییە هەر حەزی کردو فەیسبووکە دروست کات و چاودێری خەڵک بکات سێریشتی خەڵک بکات بە تایبەتی replacing your email account ڕوبەڕووی ئەو کەسانە ئەبێتەوە کە با بڵێن خوێنەوارێکی بۆ شێوازیان نییە یاخود چۆنەڵی پێشتر ئاگایان لەو شتە نەبووی شتێکیان لەسەر نەخوێندوێتەوە بزانین ریپلیسینگ مەبەستی لە چییە ئێمە عادەتەن کە یاهوو ئەکاونت دروستەکەین ڕەنگە معلوماتانەی کە لەم سلایدان و سرابێک کەستان نەتان بیست بێ ڕەنگە لەم هۆڵا 5 کەس بۆ 10 کەس بیست بێتی من خۆم بە هەمووی ساڵێک نابێ زانیمەکە لە 2009 فەیسبوو بەکارێنم و یاهوم دروست کردووە یاهوو مەیل کە دروستیەکەی لە کاتی دروستکردنەوە تەبیعەتی یاهوو جیمێل هۆتمێل هەر شتێکی کە بێت کە دروستیەکەی
کە یوزەرنێمێکدا ئەنەی ئەو یوزەرنێمە ڕیجستەر کراوە تەواو هی تۆیە کەس ناتوانێت بە هەمان یوزەرنێمی تۆ معاملە بکە کەس ناتوانێت بە هەمان یوزەرنێمی تۆ جارێکی تر ئەکاونت دابنێ ئەمانە هەمویان ئەو یاسایان هەیە یعنی ئەتوانی بڵێ جیمیل بێ هۆتمیل بێ یاهوو بێ ئەو یاسایان هەیە تەنانەت سناپچات فەیسبوک هەر شتێکی کە بێ هەر سۆشیال میدیایەک بێ هەر توڵێتەوە بەکارێنی یوزەرنێمی خۆتت هەیە ئەوەی کە لێرە خەتەرە ئەوەیە یاهوو میل لە ماوەی 2 ساڵا بەسەرەچێت یاهوو میل لە ماوەی 2 ساڵا بەسەرەچێت ئەم بەسەرچوونە چۆنە من 2 ساڵە یاهووەکم داناوە باشە ئەم یاهووە بەکاری نیانم تاوان هەمومان وامان کردووە لە ساڵی 2011 تۆ یاهوەکە دروست کردووە 2015 بیر دەکەوێتەوە کە ئەکاونتەکە لەسەر و یاهوێ باشە ئێسەی لێ دەرچێ ئێسەمان جیمیل بەکارین لەبەر سکیوریتی زیاترە ئەو یاهووە کە دروست کردووە نەو کردوێتەوە یاهوو حسابی کەسێکی مردوود بووەکە باشە حسابی کەسێکی مردوود بووەکە لە حاڵەتێکە ئەگەر تۆ لە حاڵەتێکە ئەگەر تۆ ڕیکەڤەری ئیمێل ئەدرێسە لەسەر دانە نابێ عادەتەن تۆ کە داغڵی یاهووە بی کە داغڵی جیمێڵەوی داوای ڕیکەڤەری ئیمێل ئەدرێس لێەکە ڕیکەڤەری ئیمێل ئەدرێس تاوانێکێکە لە مەرجەکانی سکیوریتی هەر کاتێ ئەو ئیمێڵە لە دەست بێ یاخود پاسۆردەکەی لایەکی کە بێ داوای ڕیکەڤەری ئیمێل ئەدرێسەکە ئەتوانی لە ڕێگەی ئیمێڵەشی ترەوە کە ڕەبتێکەی تۆ پێوی بیهێنیتەوە وەریگریتەوە لە حاڵەتێکە ئەگەر ئەمەی لەسەر نەبێ ئەمەیەکێ لە مەرجەکانی واتە مەرجی بەسەرچوون دووهەمیان ئەگەر ڕیکەڤەری مۆبایل نەمبەر لەسەردانە نابێ ئەگەر ڕقەمە لەسەردانە نابێ و ڕیکەڤەری ئیمێل ئەدرێس لەسەردانە نابێ بە دڵنیاییەوە دوای 2 ساڵ هەچ کەسێکی تر بێتوانێت بە یوزەرنێمەکەی تۆ یاهوێ دروست کاتەوە ئەوەی کە لێرە هێشتا باسی هاکەکەمان نەکردو هاکەکە بە یاهوو چۆن نەکرێ باشە با بڵین دای نایە بە هەمان یوزەرنێم ئێ تۆ فەیسبوکەکەت با بڵین ئینستاگرامەکەت لەسەر ئەو یاهوەیە باشە کابراچێ دایانێتەوە بە هەمان یوزەرنێم تەبان ئەمانە هەمووی ئەگەرن مەسەلە من سێری ئەکاونت یەکێکتانەکەم یاهووی لەسرە بە هەر ڕێگەیە بێ ئەتوانم یاهوەکەت بزانم ئەچم تێستێکم بزانم ئەم یاهوە بەسەر چویان نا ئەگەر بەسەر چوو بوو تەبان دروستێکەمەوە کە دروستم کردەوە لە حاڵەتێکا کە دروست کراوەتەوە 2 یاهوم هەیە یاهوویەکیان تازەکەیە کە خۆم دروستم کردو لەو کاتا من وەکو هاکەرێک یاهوویەکیان کۆنەکەیە کە بەسەر چووە ئەچم ڕیکەڤەری ئەکاونتەکە دەکەم لە فەیسبوک وا دەرەخەم کە من پاسۆردەکەم بیرچۆتەوە باشە فەیسبوک ڕاستەوخۆ ئەڵێ نامەیە گەنێرم بۆ ئیمێڵەکەت ئیمێڵەکەی تۆ چییە یاهوەکەیە باشە یاهوە کۆنەکەی لەسرە بەڵام لەو حاڵەتە کە ئەو ئەینێرێ بۆ یاهوەکەت بۆ ئەو یوزەرنێمەی ئەنێرێ کە یاهوەکەی لەسەر کە فەیسبوکەکەی لەسرە ئەو یوزەرنێمە ئێمە 2 دانەمان هەیە تازەکەشمان هەیە و کۆنەکەشمان هەیە لە هەمان کاتە ئەینێرێ بۆ تازەکە و ئەینێرێتەوە بۆ کۆنەکەش من کە کۆدەکەم دەستکە و کە ئەکاونتە تازەکەم لایە ئەچم ڕیکەڤەری پاسۆردەکەت ئەەکەم و ئەچمە ناو ئەکاونتەکەەوە کەواتە ئەمە شێوازێکی باوە ئەتوانم بڵێم لە کۆمپانیا تقریبا دوای باسی داتاکە شەکەین لە 1400 ئەکاونت ئەتوانم بڵێم 1000 ئەکاونتیان بەم شێوازە هاکراوە چۆن نەزانین ئێمە چینە ناو ئەکاونتەکەەوە سێرەگەین کابرا هەمان یاهووی لەسرە دەستکاری نەکردووە کە ئەچی ڕیکەڤەری یاهوەکەکەی سێرەگەی خۆی دروستی کردێتەوە تازەکەی یەخسوێتە سەری نە کۆنەکە بەم شێوازە تەبان ئەوەی کە باسم کرد لە یاهووە ئەتوانین بڵین هەمان شت بۆ هۆتمێڵیش ڕاستە هۆتمێڵیش هەمان شتەواتە هۆتمێڵیش دوای 2 ساڵ بەسەرەچێ بەو 2 مەرجە ئەوەی کە لێرە مهمە ئەوەی بزانن کە جیمیل سکیوریتی خۆی پاراستووە چۆن پاراستوێتی when you create a Gmail account the account expires but you cannot create an account in the same name ئەوەی کە وای کردووە جیمیل تاوەکو ئێستا بیباتەوە گۆگڵ بیباتەوە تاوان جیمیل سەر بە گۆگڵە ئەکاونتی گۆگڵە ئەوەی کە وای کردووە گۆگڵ جیاکاتەوە یاخود جیمیل جیاکاتەوە لەوانی کە ئەگەر ئەکاونتەکەشت بەسەر بچێت تاوان یەک شتەیە لێرا بیزانن جیمیل دوای 9 مانگ بەسەرەچێ 2 ساڵ نییە 9 مانگە بەڵام لە دوای 9 مانگەکە ناتوانانی بە هەمان یوزەرنیم داینێتەوە تەنانەت دەگەر ڕیکەڤەریشە لەسەر دانە نابێ و موبایل فۆن نەمبەریشی لەسەر دانە دابێ بەڵام ئەوەیە خۆش ناتوانانی ئەکسسی کەیتەوە مشکلەکە لەوەیە وە شتێکی باشیشە خۆشت تەنانەت خۆش نەتوانی ئەکسسی کەیتەوە لەبەرەوەی سکیوریتیەکە و ئەی پارێزێ تۆ خۆت کە خۆت بیرت چوەتەوە ئەوە زەمبی ئەویتیان نییە شتێکی باشە دواتر باسی شێوازێکی تری هاکەکەین ئەوەی کە باس کرا لەسەرەوە ڕیکەڤەری ئیمێڵ ئەدرێس بوو ماڵوێرمان هەیە طبعا ماڵوێر من داوای لەبەر نەکەم ئەبووە ئەمەم بە عەمەلی بکردایە
ماڵوێرەکەم ئامادە کردبوو و هەم فیشینگ پێیج و شتەکانیشم ئامادە کردبوو کە بە عملی بیکەم بەڵام لەبەر هەنێ خەلەل کە هەمان بوو لە VGA شتەکە کردم بە سلاید یعنی هەروە بە نەزەری شەرحیکەم ئەکرێت دوایی بە ڤیدیۆ بۆتان ئامادە بکەم دکتۆر زانا لێرەیە سپاسیەکەم زۆریش ماندوم کردووە ئەگەر ویستان دوای ڤیدیۆکەتان بۆ شێرەکە کە شێوازی هاکردن بە ماڵوێر بە ڤیدیۆ چۆنە بۆی بیزانن طبعا ماڵوێر کۆمەڵێ چۆنەڵی لقی تر لە خۆ ئەگرێت ئەم لقانە چین یەکەمیان ڤایرۆسە باشە ئەکرێ ئەمانە هەمیان ناو برین ماڵوێر یەکەمیان ڤایرۆسە دووەمیان وۆرمە باشە طبعا ئەمانە شێوازی ئیشکردنەکەیتان پێ ئەڵم ڤایرۆس چۆن ئیشەکا وۆرم چۆن ئیشەکا ترۆژان چۆن ئیشەکا چوارهەمیان ڕانسۆموێرە ڕانسۆموێر کە ئەتوانم بڵێم زۆر خەتەرە دەم پێش سیمینارەکە بوو چون بە لای ڕاگەری کۆلێژی شیکاری نەخۆشیەکان بەشی شیکاری نەخۆشیەکان وتی تقریبا نزیکەی ساڵێکە بێ ڤایرۆسی ڕانسۆموێریای لە کۆمپیوتەرەکەم ڤایرۆسی ڕانسۆموێر هەچ کاتێ بێتە ناو کۆمپیوتەرەکە تۆ یان دیڤایسەکەتەوە بە تەواوەتی قوفڵیەکە ناتوانانی هیچ شتێ بکەی ئەکرێ ڕسمی قوفڵێکی بخاتە سەر داوای پارەت لێەکە ئیترم پارە بە بیتکۆینەی نێری بە هەر شتێکی ئۆنلاینی نێری هەتا بووینە نێری کۆمپیوتەرەکەت ناکاتەوە گاڵتت لێ نێ لەوە چه ڕۆژ ئەم ڤایرۆسە تووشی تۆ بێ طبعا ئەمە لای خۆمان نییە هەنە شتێک کە باسێکم لە لای ئێمە نییە بەڵام یوزەر عیراقی نییە بۆی کە تۆ لەکوێیت و تۆ لەکوێنیت لەوە چه کابرا لە ئەمریکاوە بێ ئەتاک کاتە سەر ئەکاونتەکەی تۆ سەر کۆمپیوتەرەکەی تۆ یاخود سەر سیستەمێکی وەکو جامیعی ئێمە داوای پارە بکە کەواتە ڕانسۆموێر خەتەرترینیانە دواتر سپایوێرمان هەیە لە دوای ڕانسۆموێرەوە سپایوێرمان هەیە طبعا ماڵوێر جۆری زۆرە من ئەو شێوازانە ئەو جۆرانەم هێناوە کە زۆر باون کە زۆر بەکارێن کە زۆر تووشی خەڵکە بنەوە باسی فیشینگ پێیجتان بۆ بکەم ئەتوانم بڵێم ئێستا فیشینگ پێیج لە ئاستی ڕیکەڤەری ئیمێل ئەدرێسایە واتە چۆن ڕیکەڤەری ئیمێل ئەدرێس بە زۆری بەکارێت فیشینگ پێیجیش هەمان شێوەیە ئەمەی کەی بینن ڕووکاری فەیسبوک نییە سیر نەبێ بەلاتانەوە ئەگەر دیقەت بن لەسەر و نووسراوە چی عادەتەن بۆ ئەوانشی کە لە ئایتی نین مەفروزە لە سێران هۆشیاریەکی کەمیش بێ دەربارەی ئایتی بیزانن ئەوەی کە لووسراوە لەسەرەوە دۆمەینەکە www.peshawafbhack.com کە کلیکم لەسەر کردووە ئەمەی بۆ کردومەتەوە ئەمە چییە من هاتووم کۆدی HTML فەیسبوکم هێناوە طبعا ئەمە بە عملیش کردبووم دووبارە داوای لێبوردن ناکەم کە نەگونجا کۆدی HTML فەیسبوکم هێناوە باشە بە کاملی کۆپیم کردووە لە دۆمەینەکەی خۆمە لینکێکم دروست کردووە طبعا ئەبێت دۆمەینە هەبێ لینکێکم دروست کردووە بە دۆمەینێکی کاتی باشە چکە دۆمەینە بێ بیکڕی هۆستەکە تۆزە گرانە هاتووم لینکەکە لە جیاتی facebook.com گۆڕیمە بە پێشەوە fvhack.com ئەمە هەر شتێک کە خۆ داینی ئەگەری هەیە یعنی ئەنووسم بۆ نمونە فەیسبوکەکە ئەنووسم بۆی زیاتر سەر لە یوزەرەکە تێکبی ئەنووسم فەیسبوک لە جیاتی یەکەی دووکەی بۆ ئەەکەم هەر ڕێگە پێدراوە مویمۆی facebook.com نەبێ من کە نادم بۆ facebook.com سایتی فەرمی فەیسبوک ئەکاتەوە ئەڵێ فەرمو لۆگین بە لەبەرەوە من نەبێ بیگۆڕم گۆڕانکارێکی تیا بکەم ئەگە بە تەنها پیتێکیش بێ بۆی دۆمەینەکە تایبەت بێ بەخۆم ئەو لینکە تایبەت بێ بەخۆم لینکی وا بوونی نەبێ کە لینکە طبعا ئەو لینکە من کۆپیەکەم لە لای خۆم ئەینێرم بۆ هەر یوزەرێک تۆ کە یوزەری فەیسبوک یوزەرێکی سناپچات یوزەرێکی ئینستاگرامی تەنانەت بە تێکس مەسجێکیش بۆت بکەمەوە خەتت هەبێت لۆگئین بی بچیتە نەوە سایتەکەەوە ئەمە بۆ ئەکرێتەوە باشە ئەمە ڕووکاری فەیسبوکە طبعا ئێمە فێرین کە ڤیدیۆگەکەینەوە نەگەسە تا ڕادەیە خەڵک وشیار بۆ تۆ کە ڤیدیۆگەکەی تۆ ڕسمەکەکەیتەوە داوای ئیمێل و پاسۆرد دەدێکا خێرا داغڵیەکەی بیر لەوە ناکەیتەوە کە ئەمە ئەکرێ هاشێک بێ ئەکرێ لینکێ بێ ئیمێل و پاسۆردەکەت بڕواوێ دواتر یوزەرەکە با بڵێن ئیمێل و پاسۆرد دەنووسێ ئیمێڵی لە شوێنی خۆی نووسیە پاسۆردی لە شوێنی خۆی نووسێ بۆی لۆگین بێ بۆ هەر شتێکە بینێ باڵێ من ڕسمێکم بۆ داناوەڵم فەرمووسەی ڕسمەکەکە لە ڕسمەکەم نەوە لینکەم داناوە لۆگینە بێ دوای لۆگینەکە چی ڕۆیە ئەمەی کە بینن ناو هۆستەکەی منە ئیمێڵ و پاسۆردەکەی لە جیاتی ئەوی بچێتەوە بۆ سێڤەری فەیسبوک هاتۆ بۆ هۆستەکەی من ئەوە ئیمێڵەکەیەتی ئەوەش پاسۆردەکەیەتی
ئەمە شێوازێکی زۆر 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 باوە باشە لە هاکردنی فەیسبووکە بە تایبەتی. بۆچی فەیسبوک؟ لەبەرەوەی کە من ئەگەر سناپچات دروستکەم بمێ کەسێک لە سناب هاکەم من ناتوانم بێم بە کۆمپیوتەر تامان ناتوانم ئێستیمەڵەکەی بێنم لە مۆبایلێکا بیکەم بەڵام بە کۆمپیوتەر ناتوانم بیخەمە هۆستێکەوە بڵێم ئادەی لە کۆمپیوتەرە وەرە ناو سناپچاتەوە تۆ لە کۆمپیوتەرە داغڵی سناپچات نابی بە دەگمەن ئەگەر داغڵی ئینستاگرام بیش لەبەرەوەی ڕەوتە بە فەیسبووکەوە. بەڵام بۆ فەیسبوک زۆر ئاسانە لەبەرەوەی زۆربەمان فەیسبوکانمان لە کۆمپیوتەرە کراوەتەوە بۆ بە ئاسانی داغڵیەکەین. وەلحاصڵ ئەوەی کە موین بوو بیزانن لەوەیە ئیمێل و پاسوەردەکەی لە جاتی بچێتەوە بۆ فەیسبوک یەتەوە بۆ هۆستەکەی من و ئەتوانم داغڵی ئەکاونتەکەی بم. حاڵەتێکمان هەیە کە دوایی بۆتان باسەکەم لە بواری سکیوریتیەکە چۆن بتانی خۆت لەمە بپارێزی بەڵام پێشەکی پێش هەمووتان کەوتم پێشەوەی بیری لێ بکەنەوە لەسەر و ئەوەی کە تۆ خۆ دەپارێزی لەمەش هێشتا ڕێگەی تر هەیە کە من بتوانم لە شوێنێکی ترۆ ئەتاک بکەم بە هەمان شتیش بە هەمان لینک. دواترەوەش باسەکەین. چیلۆگەرمان هەیە ڕێگایەکی تر. چیلۆگەر چییە؟ As a function which records or strokes on a computer, a keylogger looks absolutely harmless. طبعا keylogger ئەتوانین بڵێن زۆر خەتەرە ڕێگایەکی زۆر ناوازەیە بۆ هاکردن ڕێگایە کە ئەکرێت تۆ بتانی باشترین معلوماتە لی دەستکەوێ لە ڕێگەی چیلۆگەرەوە چیمان پێەکرێت. طبعا با من بۆتان باسکەم چیلۆگەر چۆنیەتە کۆمپیوتەرەکەی تۆ چۆنێتە ناو دیڤایسەکەی تۆ کە مۆبایلەکەیە بەدەستەوێ. ئەم چیلۆگەرە من ئەتوانم ڕەبتی کەم بە ئیمەیجێکەوە باشە من ڕسمێکی خۆم بۆ تۆ ئەنێرم ڕسمی هەشتێ ڕسمێکی ئەویا ئاگرم باشە لینکەکە ئەخەمە پشتی ڕسمەکەەوە ئەوانەی کە لایەتیا شارەزان ئەزان کەشتی واکرێ لینکەکە ئەخەمە پشتی ڕسمەکەەوە هەچ کاتێت تۆ بە تەنها پەنجەپیانانێ بە ئیمەیجەکەیە یاخود بە کلیکردنێ لە ئیمێجەکەیە ئەو ئەکتیڤیتیە بکەی واتە بە پەنجەیەک یاخود بە کلیکێک ڕاستە خۆ چیلۆگەرەکەی من داغڵی کۆمپیوتەرەکەی تۆوە بێ تەنانەت دەگەر ڕسمەکەش داخەیتەوە. بۆیە ئەتوانم بڵێم چیلۆگەر یەکێکە لە ڕێگە هەرە ناوازەکان زۆر بە ئاسانی ئەتوانی داغڵی کۆمپیوتەری بەرامبەرەکەت بی بەڵام داغڵکردنەکەمە بسمان لەوەیە هەندێک معلوماتت دەسەکەی واتە مە بسمان لە فول ئەکسس نییە لە داغڵ مناش کەشتی ترمان هەیە بۆ فول ئەکسس. چیلۆگەر چی پێکرێ عادەتە من ئەتوانم بڵێم چیلۆگەر ناوی خۆی بەخۆیەتی پێش هەموو شتێ ئەگەر دیقەتی ئەم ڕسمە بن ئەو پەنجەمۆرانە ئەو بەسمانەی کەی بینن لەسەر چیبۆردەکە ئەمە هێمایەکە بۆ چیلۆگەر. بۆچی؟ لەو کاتەوەی کە چیلۆگەرەکە داغڵی کۆمپیوتەرەکەی تۆوە بێ داونلۆدێکێت تەبان کە ڕسمەکەکەی تۆ خۆی داونلۆدە بەبێ پێرمژنی تۆ بەبێ ئاگاداری تۆ ئاگەڵ لە هیچ نییە. هەر لەو لەحزەیە بەدواوە تۆ هەر شتێک لەسەر ئەو چیبۆردە بنووسی معلوماتەکانیە بۆ من هەر شتێک لەسەر ئەو چیبۆردە بنووسی واتە ئەم لەفزەیە کە لێرانە بە ڕسمەکە ئەیبینن پەنجەمۆری توێ لەسەر چیبۆردەکە تەنانە دەگەر دیقەت بن ڕسمێکم داناوە لێرە ئەمە شێوازی ئەو تێکسفایلەیە کێتەوە بۆ من ئەم ڕسمەی خۆم نیە ئەمە هێناومە لە ئینتەرنێت ئەمە تەبعاً نووسیوێتی chat.yahoo.com باشە ئینتەری کردووە تەنانەت ئینتەرەکەشم پێڵێ کە کردوتە باشە ئینتەرەکەم بە کاپسلۆکەکەی کاپسلۆکم پێڵێ تابەکەی تابم پێڵێ هەموویت پێڵێ پەنجەمۆری تۆ لەسەر چیبۆردەکە و ئەنێرێ بۆ من ئەڵێ ئەمانەی کردووە. ئەگەر دیقەت بن ئەمە هەندێک چاتی کردووە های دەڤید let's skip school tomorrow دواترەوە ئینتەرەکەی کردو ئینتەرەکەی پیشانەوە باشە دوایی ئەوەی کە مهمە بۆ من لە چیلۆگەرا چیمێ خۆ من و چاتەم نایە منیشم بەوە نییە ئەوەی کە مهمە ئەمانێ mike9@yahoo.com چی لەو بینەیە ئەڕوان نەک ئەوە من پێویستم بە چاتی بینی دوو کەس نییە. طبعا تۆ کە ئەچیتە ناو کۆمپیوتەرەوە بچیتە هەر سێڤەرێکەوە بچیتە فەیسبوک و ئینستاگرام بێشتێ خۆ ئیمێل و پاسوەرد دەنووسی ئەویش ڕێگەی پێدراوە یعنی چیلۆگەر وا ئیشەکە کە هەموو شتەکانە بۆ بێنێت کەواتە ئیمێل و پاسوەردەکەشی تایە من ئیشم بۆ ئیمێل و پاسوەردەیە کە تۆ ئەینووسی تێگەی ڕەنگە لە تێکستێکی ئاوا بە ملیۆنان وشتە بنێرێ من تەنها ئیشم بە ئیمێل و پاسوەردەکەی ئەو بکە بینیتە. دواتر ڕاتمان هەیە تۆمەن لێرە ئەمەی کە بیرم چوو باسی کەم چیلۆگەر ئەکرێ بە ئیسیکاڵی بەکار بهێنرێ خاڵێکی گرنگە چیلۆگەر ئەکرێ بە ئیسیکاڵی بەکار بهێنرێ واتە بە مەبەستی باش بەکار بهێنرێ
بۆچی بە مەبەستی باش بەکاربێنێت ئێستا عادەتەن هەردێکێ لەو ئیعلانانەی کە کۆمپانیا کردی کۆمپانیای سکیوریتی ئەکرێت تۆ متابعەی مناڵەکەت بکەی متابعەی خێزانەکەت بکەی بۆ نمونە بە مەبەستی باش طبعاً بزانی چی کردوێتەوە یاخود چووەتە چ سایتێکەوە سێری چی کردووە چی بینیوە چی لۆگەر بۆ مەبەستە بەکاریە واتە تۆ چاودێری کەسێکەکەی کە خۆت مەبەستە باشە لایەنە باشەکەی ئەوەیە Remote Access Tool طبعا ڕات کورتکراوەی Remote Access Toolە وتمان ڕات واتە مشک باشە بە هەموو شوێنەکارەوە When remote access is enabled, authorized computers and server can't control everything that happens on your PC. طبعا ڕات بەکاملی ئەکسسی کۆمپیوتەرەکەی تۆ وەرەگرێ فول ئەکسسی هەیە بۆ کۆمپیوتەرەکەت لەو دقا کە تۆ کۆمپیوتەرەکەت لە بەردەمایە چ تاسکێکی پێ ئەەکەی چی پێ ئەکرێ ئەو کۆمپیوتەرە هاکەرەکە ئەتوانێت هەماشت بکاتەوە فول ئەکسسی هەیە ئێتر لە ڕووی سێتینگتەوە بێ لە ڕووی چوزانم کۆماند و هەر شتێکەوە بێ هەر تۆڵێ بەکارات بێر سۆفتوێرە تۆ بیکەیتەوە فول ئەکسسی هەیە ڕات Rats are installed on a computer without a user's knowledge. طبعا ڕات بەبێ نۆڵێجی تۆ یعنی بەبێ وی ئاگاد لێبێ داغڵی کۆمپیوتەرەکەتە بێ ڕاتیش بە هەمان شێوەیەکی لۆگەرە ئەتوانی ڕەبتیکەی بە ڤیدیۆیەکەوە ئەتوانین ڕەبتیکەی بە فایلێکەوە من فایلێکە بۆ نێرمەڵێمە لێکچەرەکانی جامیعەیە بیکەرەوە داونلۆدیکە کە داونلۆدیەکەی فایلی ڕاتەکەی منیشی لەگەڵایە داونلۆدە کردو ئاگاشە لێ نییە هیچیش داوای پێرمیژنە لێ ناکا بڵێ ڕازیەبی داونلۆدیکەی یانە هەنێ ئەنتیڤایرۆسمان هەیە دوایش بە تەفاسیل باسێکم ئەکرێ ڕێگری لێ بکە بەڵام ڕێگریەکە چۆنە ڕێگریەکە تەنها ئاگادارکردنەوەی توێ مەسەرەن ئەڵێ ئەم فایلە کە تۆ داونلۆد کردووە ئەوە زانێ فایلێکی ڕاتی لەگەڵایە ئەڵێ ئەم فایلی کە تۆ داونلۆد کردووە ئەکرێ هارم بێ ئەکرێ زەرمەند بێ بۆ تۆ ڕازیت بە بەردەوام بوون ئەنتیڤایرۆسەکە پێتەڵێ طبعا کە خۆ دەڵێ ڕازی بە بەردەوام بوون داونلۆدێ بەڵام ناتوانێت ڕێگری لێ بکە ئەگەر تۆ ڕازیش نەبیە هەر داونلۆد یەکە طبعا ئەخیر خاڵکە ئاماژەم پێ کردووە ئەکرێ فایڵی ڕات باشە بۆ ماوەی چەند ساڵە لە ناو کۆمپیوتەرەکە تا بەبێ ئەوەی خۆت ئاگادار بی یعنی چەند ساڵە لە کۆمپیوتەرەکە تا بمێنێتەوە بەبێ ئەوەی خۆت پێی بزانی ئەسڵەن بۆ ئەوانەی کە ئایتین لەوە بەدەگمەن ئەوانەی کە ئایتین پێی بزانن جاوەرە کەسێک کە لە ئایتی شاشارەزانە بێ ئەمەی کە بینن ڕووکاری سۆفتوێرەکە کە بۆ ڕات بەکارهاتووە باش باسی هەموو ئەو کۆنسێپتانەمان کرد باسی هەموو ئەو تووڵانەمان کرد تەمانەوەی کە باسیشم کردووە 100% نەبووە دەردی کوردەواری ئەڵێ مشتێکم لە خەرمانێ باس کردووە ئەوەی کە من باسم کردووە ئەوەیە کە زۆر تووشی ئێمە ئەبێتەوە لە کوردستان نەک لە عێراقیش تەنها لە کوردستان ئەو شێوازانەی کە باسم کرد زۆر باوە هەڵبەتە هاکردن شێوازی زۆر زۆرە ناکرێت هەمووی باسکە ئێستا هەنێکیشی لە ئەدڤانسایە یعنی پلەی زۆر بەرزە ئێستا گەرم بۆ ئێوەی باس بکەم هەم من خۆم بە تەواوی نایزانم وەکو شارەزایشی کەم لە ئایتیشە هەمیش ئێوە ڕەنگە لی تێنەگەن بەڵام ئەوانەی کە باسم کرد بە دڵنیایی و ئێوەش لی تێگەن و من خۆش مەیزانم وەکوتمان هەموویمان باس کرد ئێستا ئەوەی کەم ماوە بزانین چۆن سکیوریتی ئەکاونتەکانمان سکیوریتی نێتۆرکەکانمان سکیوریتی دیڤایسەکانمان بپارێزین یەکەم شت لەسەرەوە بە تێبینی نووسیمە security of all device or account depends on users intelligent level سکیوریتی ئەکاونتەکەی تۆ ڕەبتە بە زیرەکی خۆتەوە سکیوریتی هیچ شتێک ڕەبت نییە بە سۆفتوێرێکەوە بە تەنیا بڵێ فلان سۆفتوێر فلان ئەنتیڤایرۆسم داونلۆد کرد تەواو من سکیوریتیم داناوە نەوانە ئەسڵەن هەندێک جار ئەوەی کە مایندی تۆ ئەوەی کە چاوی تۆ ئەوەی کە عەقڵی تۆ ئەیبینێ ئەوە نییە کە سۆفتوێرەکەی بینێ ڕەنگە تۆ هەستی پێ بکەی بەڵام سۆفتوێرەکە هەستی پێ ناکە سۆفتوێرەکە مەحدود کراوە کۆمەڵێک کۆدە نووسراوەتەوە ئەڵێ هەچ کاتێ ئەمەت بینی ئەمە بکە ئەمەیانت بینی شتێکی تر بکە بۆی دائەنرێ سنووردارە سۆفتوێر بەڵام عەقڵی تۆ سنووردار نییە عەقڵی تۆ ڕۆژانە ئەپدەیتەکە هەر شتێک بزانی ئەکرێ وەکو ئەنتیڤایرۆسێ دەور ببینێ تێگەی
طبعا لەلایەنی سکیوریتیەوە چەندێ بەرز بینەوە لایەنی هاک دوو ئەوەنە بەرزە بێتەوە. بۆ نمونە سۆفتوێرە دروستەکەی بۆ سکیوریتی لیڤڵەکەی 50 دڵنیا بە سۆفتوێرە هەیە بۆ هاکردن لیڤڵەکەی 60 لیڤڵەکەی 70 لەبەرەوە قەت ناتوانانی سکیوریتی بپارێزی. دواتر کە باسمان گرتمان زیرەکی خۆت دەورە بینە کۆمەڵە پرینسیپڵمان هەیە کۆمەڵە شتمان هەیە کە تۆ بەکاری هێنی بۆ ئەوەی تا ڕادەیەک بتانی سکیوریتی ئەکاونتەکەت بپارێزی لە کۆمەڵێک کەس لە کۆمەڵێ ئەتاک لە کۆمەڵێ هێرش. یەکێک لەوانە set two-factor authentication for all your social account. ئەوەی کە هەیە لە ساڵی 2007 ئەوەنەی من بزانم و ریسێرچم بۆ کردووە لە ساڵی 2007 سناپچات، ئینستاگرام، فەیسبوک، واتسئاپ، ویچات، کیک، باشە تێلەگرام ئەمانە هەمویان two-factor authentication یان داناوە. two-factor authentication چییە؟ ئیمێڵ و پاسوەرد داغڵەکەیت باشە فاکتەری یەکەم ئیمێڵ و پاسوەردەکەی توێ. فاکتەری دووەم چییە کە تۆ بچیتە ناو ئەکاونتەکە تۆ ینی فەیسبوک چۆن سیقەت پێ بکە کە تۆ ئەمە ئەکاونتی خۆتە و ئەم ئیمێڵ و پاسوەردە و نەبردووە. فاکتەری دووەم لە هەموو ئەمانەی کە ئێستا باسم کرد لەو حەوت ئەپلیکیشنەیە هەڵبەتە زیاتریش هەیە ئێستا هەموو کەسی ئەپلیکیشنەدانێت two-factor بۆ دانێ لە two-factor تۆ سیم کارتەکەت یاخود ڕقەمەکەت ڕەبتەکەی بە ئەکاونتەکەەوە باشە ڕقەمەکەت ڕەبتە بە ئەکاونتەکەەوە دوای ئەوەی کە ئیمێڵ و پاسوەرد داغڵەکەی ڕاستەوخۆ ئەو ئەپلیکیشنە نامەیەک ئەنێرێتەوە بۆ سیم کارتەکەت ئەڵێ بۆ سەلماندنی ئەوەی کە ئەو ئیمێڵ و پاسوەردەی کە خۆت داغڵت کردووە ئایا خۆتی یان نا ئەم کۆدە جارێکە بنووسەرەوە داوای کۆدێکت لێکا کە ئەو کۆدە هاتووە بە سیم کارتەکەت کۆدەکە داغڵەکەی ئینجا چیتە ناو ئەکاونتەکەت ئەمە پێوترێت two-factor authentication. فاکتەری یەکەم ئیمێڵ و پاسوەردەکەیە کە ڕەنگە من خۆم بیەم بە یەکێکی تر بەڵام داوای فاکتەری دووەمیشی لێەکە بۆ سەلماندنی ئەوەی کە تۆ خاوەن ئەکاونتەکەی یان ناواتە هەتاوەکو من لە دوای ئیمێڵ و پاسوەردەکە ئەو کۆدەژ نەیەم بە تۆ ناتوانانی بچیتە ئەکاونتەکەتەوە. هەڵبەتە شکاندنی two-factor authenticationیش هەیە. ڕەنگە من بە بەکارهێنانی چی لۆگەر ئیمێڵ و پاسوەردەکەت بزانم تۆ ئەڵەی من two-factor بۆ دائەنێم تۆ گەر ئیمێڵ و پاسوەردەکەش بزانی خۆ کۆدی two-factorەکە نازانی چۆنە چیتە ئەکاونتەکەمەوە ڕاستەکەی من کە ئیمێڵ و پاسوەردەکە نووسم داوای two-factorم لێەکە بەڵام دڵنیا بن بە سەدان توڵ هەیە کە two-factorیش لە ئابات یعنی بەوە دڵنیا مەبە کە تۆ two-factor دانا لەسەر ئەکاونتەکەت بڵێ تاو ئەکاونتەکەم سکیورە ترسی هیچ شتێکم نییە نا تۆ دایمە ئەتاکرد لەسرە ئەکرێ من توڵە بەکار بێنم کە لە ماوەی 5 دقیقە two-factorەکە ئیلغا کاتەوە ئەسڵان توڵ هەیە کە داغڵی سێڤەرە بێت تۆ توانی مەسەلەن ببورن ناوی سایتەکەم بیر چووە ینی گەڕاشم بە دوایە بە تایبەتی بۆ ناو بەس بیرم چووە سایتمان هەیە مەسەلەن ئەچیتە ناو سایت یافت سێڤەرە ئەچیتە ناوە پارە ئەی ئەم سێڤەرە تۆ ئەتوانی وای لێ بکەی کە کۆدەکە ئەچێتەوە بۆ ئەو تۆ ڕقەمەکە بگۆڕی مەسەلەن ئەم ئەکاونتێکی من داغڵم کردووە ڕقەمی خۆم یەخەمە سەر با کۆدەکە بێتەوە بۆ ڕقەمی خۆم لە جیاتیەوەی کۆدەکە بچێتەوە بۆ یەتەوە بۆ ڕقەمی خۆم و two-factorەکە داغڵ دەکەم ئەچمە ناوە باشە ئەمە ژێکێکە لە ڕێگەکانی شکاندنی two-factor. ڕێگەیەکمان هەیە کە ئێستا هاکەرەکانی خۆمان کە بەناو هاکەرن نازانم پێیان ناوەتێ هاکەرەوانە تەنها چۆنەڵی کەلێنە دۆزنەوە لە شکاندنی two-factor جواز بەکارهێنن جواز بۆچی بەکارێت عادەتەن فەیسبوک بۆ سکیوریتی هەڵبەتە ئێمە سێری ئەو شتانە ناکەین ئێمە عادەتێکمان هەیە زۆر ناچینە ناواخنی شتەکانەوە بۆ سکیوریتی توڵێکی هەیە یاخود بەشێکی هەیە ئەڵێ خۆت بناسێنە بە فەیسبوک identify yourself ئەم خۆناساندنە بە فەیسبوک چییە ڕسمێکی جیاوازەکە مەگرم باشە هەمان ڕسم بەدەستمەوە ئەیگرم دەموچایی خۆم و جیاوازەکەم ئەم ڕسمە ئەنێرم بۆ فەیسبوک ئەیسەلمێنم کە من فەیک نیم کە من ڕۆبۆت نیم من کەسێکی ئاساییم فەیسبوک بەکارهێنم بە هەمان ناو کە لەسەر جیاوازەکەمە باشە ئەمە بۆچی باشە لە حاڵەتێکا تۆ ئیمێڵ و پاسوەردەکەت پەبلیک بوو کەشف بوو
تو فاکتەکەیان شکاندی ئەکاونتەکەت هاکرا لەژێر دەسەڵاتی خۆتان نەماوە طبعا بە هیچ شێوازێ ناتوانانی بیهێنیتەوە ئەو ئیمێڵەکەیە گۆڕێ ڕاستەوخۆ جیمێڵێکی لەسەردانێ لەگەڵ ئەو شات و فاکتی بە دڵنیاییەوە لەسەردانێ بۆ ئەگەر تۆ ئەکسەسێک کردەوە بۆ یاهوەکەی خۆشە لەسەری ماوت و فاکتەکە ڕێگری لێو کا کە بچیتەوە ناوی تو فاکتی بە ڕقەمی خۆی لەسەردانێ تاکە ڕێگە کە بۆ تۆ مابێ بەکارهێنانی جیاوازەکەتە تۆ پێشتر خۆ ناساندووە لە لای فەیسبوک بە هەمان شێوە ڕسمێکە گرمەوە ئیمێڵێکەکەم بۆ فەیسبوک بە جیمێڵەکە تازە دامناوە دەبەرەوەی تۆ ئەکسس نەماوە بۆ یاهوەکەت تەبان بۆ جیمێڵەکەت ئەڵێم بێ زەحمەت فەیسبوک من ئەکاونتەکەم هاکراوە بە هەر ڕێگەیەک بێ بۆ ئەوی بیسەلمێنم کە ئەمە خۆمم ئەمە ڕسمەکەمە ئەمەش جیاوازەکەمە کە پێشتر من پێم ناساندووی بە ئەرێک نەبێ ئەکسسم بەرەو بۆ ئەکاونتەکەم ڕاستە و خۆ 24 سعات نابە لینکێکت بۆیێتەوە سڵاو دوای ئەوەی کە سێرمان کرد بۆمان دەرکەوت کە جەنابەت خاوەنی سەرەکیم ئەکاونتی فەرموو ئەم لینکە بکەرەوە ڕیسێتی پاسۆرکە باشە ئەمە ڕێگایەک لە ڕێگاکانی سکیورتی واتە تۆ ئەگەر جواز داغڵ بکەی لە فەیسبووکە شتێکی ئەو پەڕی باشێ ئەتوانم بڵێم تەنانەت لە دوای هاکردنیش ئەو گەڕێنێتەوە نەکرد بڵێ هاکناکە Make sure you have hiding your personal information authentication طبعا ئێمە لە authentication لە بواری سکیورتیە سێ جۆری authenticationمان هەیە something you know something you are something you have شتێک کە تۆ هەتە شتێک کە بەکاری هێنی و شتێک کە ئەیزانی زانینەکە چییە ئیمێڵ و پاسوەردەکەمە بەکاری هێنم بۆ داغڵبوون شتێک کە بەکاری هێنی چییە بۆ نمونە ماستەر کارتێکە لە هەر شوێنێکە بە ماستەر کارتێک بەکارێن بۆی داغڵی شتێبم ئەو شتەی کە زۆر مشکلەی دروست کردووە ئێستا ئەوسەنتیکیشنی جۆری یەکەمە something you know باشە something you know طبعا ئیمێڵ و پاسوەردەکە بە پاراستنی ئەم سێ کۆنسێپتە کە باس کرا ئەو سێ جۆرەی ئەوسەنتیکیشن تۆ ئەتوانی بەشێکی زۆری سکیوریتیت بپارێزی بەشێکی زۆری سکیوریتیت بپارێزی واتە هەر کەسێ بیوێ ئەتاک بکاتە سەر تۆ معلوماتەکانە بدزێ ئەکسس کا بۆ ئەکاونتەکەت بە بردننی یەکێک لەو سێشتە ئەتوانێت ئەکسسی هەبێ بۆ ئەکاونتەکەت ئیمێڵ و پاسوەرد بزانێ یاخود بۆ نمونە کارتەکەت ماستەر کارتەکەت بەکاربێنێ یاخود something you have بۆ نمونە پەنجەمۆرەکەت ئەگەری هەیە بە زۆر مەسەڵەن پەنجەمۆرەکە بێگەن داغڵی سیستەمێکەبی ئەمانە جۆرەکانی ئەوسەنتیکیشن کەواتە بە پاراستنی ئەمانە تۆ جۆرێکی تری ئەوسەنتیکیشن هەبووە جۆرێکی تری سکیوریتیت هەبووە عفو خاڵی سێهەم download antivirus and check it every day کۆمەڵە تۆڵی ئەنتیڤایرۆسمان هەیە کە زۆر باشن بەداخۆ ئێمە گرنگی بە ئەنتیڤایرۆس ناین ئەنتیڤایرۆس ناتوانانی بڵێ سکیوریتی دائمیت بۆ دەستەبەرەکە بەڵام ئەتوانی بڵێ مەسەلەن لە 140 بۆ لە 150 سکیوریتی تۆ پارێزێ ئەگەر سکیوریتی تۆ نەپارێزێ مەسەلەن ڕێگە لە وەرمەکەش نەگرێ ڕێگە لە ڤایرۆسەکەش نەگرێ هەر ئاگادار دەکاتەوە یعنی پێتەڵێ کە ئەمە خەتەریاتێکی لەسەر یاخودەم فایلێک کە هاتووە کێشەیەکی تایە کەواتە دانانی ئەنتیڤایرۆس و چێککردنی پێویستە تۆ کە مەسەلەن فلاشێکی لە کۆمپیوتەرەکەت گوێ لە ئەنتیڤایرۆسەکە بگری بزانە ئەڵێ چی ئەنتیڤایرۆس هەرەوە نییە تۆ داونلۆدیکەیت و بڵێیتەوە ئەبێ بزانی لەگەڵ ئاگادارکردنەوەکانە چی پێڵێ خاڵی چوارەم if you don't trust your antivirus you can visit VirusTotal and MasterScan طبعا VirusTotal و MasterScan بێژگەولەی کە تۆ توانی ئیسفادەی لێ بکەی هاکەرەکانیش ئیسفادەی لێەکەن چۆن ئەمەی کە نووسیمە لێرە VirusTotal و MasterScan ئەنتیڤایرۆسن بەڵام بە ئۆنلاین باشە ئەم ئەنتیڤایرۆسانە چۆن بەکارێ من فایلێکیان بۆ ناردووم باشە بە لینکە بۆ نمونە لینکێکیان بۆ ناردووم ئەڵێ ئەمە لێکچەرێکی جامیعای داونلۆدیکە پێشەوەی داونلۆدیکەم ئەچمە سایتی VirusTotal باشە طبعا ماستەرسکان زیاتر بەکارێت لە هەش کامێکیانە تۆ ئەپلۆدیکەی ئەم دوو سایتە ئەم دوانەی کە نووسیمە لێرانە هەر ئەنتیڤایرۆسێ لە جیهانە پێشتر دروست کرابێ هەتاوەکو ئێسش کە دروست سەکرێ لەم دوو وێبسایتەیە هەیە ئەو فایلەی کە تۆ ئەپلۆد یەکەی بۆ ناو وێبسایتەکە
بە هەموو فلتەرەکانی ئەو ئەنتیڤایرۆسانەیە ئەڕوە. ڕەنگە ئەو ئەکستیشنەی کە لەگەڵ ئیمێجەکەی دانرابێ لەگەڵ فایلەکەی دانرابێ سێ ئەنتیڤایرۆسیان پێ بڕوا بڵێ کاکەمە هیچ نییە، یانی ئەم فایلە ترسی نییە، کێشەی نییە، بەڵام چوارەمیان بیگرێ بڵێ بۆستە من ئەمە نایهڵم بڕوا لەبەرەوەی کە وەرمێکی تایە. بۆ نمونە چوارەم نایگرێ، پێنجەم، شەشەم، حەوتەم، هەرێکیان فلتەری جیاواز بەخۆی هەیە. واتە ئەگەر یەکەم و دووەم و سێم نەیگرێت بە دڵنیایی ئەوانی ترەیگرن. ئەمانەی کە باس کرا ئەم چوار خاڵە زۆر گرنگە بۆ سکیوریتی، بۆ پاراستنی تۆ و بۆ پاراستنی شەرەفی تۆ و دوور لە هەر هێرشێکی ئەخلاقی کە بگرێ بەرامبەر بە تۆ. هەڵبەتە پاراستنی تۆ ڕەبتە بە خۆتەوە، ناتوانی داوا لە هیچ دام و دەستگای بکەی کە پاراستنی تۆ بگرنە ئەستۆی خۆیان، لەبەرەوەی تاکە کەس کە تۆ متمانەی پێ بکەی خودی خۆتی، هیچ کەسێک تاسەر بۆت نامێنێ، لەبەرەوە سکیوریتی خۆت بیپارێزە. ئەمەی کە لێرە ئایبینن وەکو دوای باسم کرد، ئەمە کۆمەڵی داتای کۆمپانیای وایت گاردە. بە خۆشحاڵی و من لێرە سپاسی کاک بڕواشەکەم کە لێرە ئامادە بووە وەک ستافی یۆرگارد. هەڵبەتە ناوەکەیان گۆڕیوە بە وایت گارد، پێشتر یۆرگارد بوو. ئەمە کۆمەڵی داتە هێنراوە هی ماوەی 1 ساڵە. کۆمپانیاگەل لە ساڵی پارەوە دروست کراوە مانگی 8 هەتاوەکو مانگی 8 ئەم ساڵ ئەمە داتاکانیانە. ئەگەر دیقەت بن 1400 ئەکاونتی هاکراو هەیە لە ماوەی 1 ساڵە. طبعا لە ماوەی 1 ساڵە 1400 ئەکاونت تەنها ئەوانن کە هاتوون بۆ کۆمپانیا داوایان کردووە ئەکاونتەکانیان وەرگیرێتەوە، نەک بڵێ 1400 ئەکاونت بە دڵنیاییەوە هاکراوە. 1400 کەسیان هاتوون بۆ کۆمپانیا و بیستویانە کۆمپانیایکی وان هەیە، لەوە چێ بەلایانی کەمەوە 10,000 کەس هاکرابێ. تۆ چوزانی ئاگاد لە چییە؟ ڕەنگە کەسێ هاکرابێ ئەسڵان مهم نەبوو بێ بەلایەوە، داتاکانی خۆی نەویستوە، دوێت ئەکاونتەکە هەر بۆ خۆی. ڕەنگە چەندەها کەس پارەیەکی زۆر خەیاڵیان نابێتە ئەکاونتەکەیان وەرگرتووەتەوە. دواتر بەشە سەوزەکەی ئەمەی کە بینن 650 کەیسیان هەبووە کە کێشەی عایلەیی بووە. کێشەی عایلەیی مەبەست لەوە مەسەلەن ژن و مێردێک دوو هاوسەر فەیسبوک بەلایانی خراپە بەکارێنن، ئەم لە بێەوەی مێردەکەی ئاگای لێبێ، ینی شتێک بکات و ئەویش بەبێ هاوسەری ئاگای لێبێ. لەم کەیسانەیان هەبووە 650 کەیسی وایان چارەسەر کردووە، ینی حەلیان کردووە و نیان هێشتۆ مۆزوعەکە گەورە بێ. 85 کەیسیان هەبووە کەیسی بڵاوکردنەوەی ڕسم و ڤیدیۆ. لە ئێستەیە زۆرترین کەیس، هەڵبەتە 85 کەیس ئەمە مشتێکە لە خەرمانێ. دڵنیام ڕۆژ بە ڕۆژ زیاکە، بەداخۆم قساکەم. ئێستا گەنجەکانی ئێمە هەم لە کوڕ و هەم لە کچ ئەو داخەی کە هەیەە لە سۆشیال میدیا ئێڕێژن، داخی خۆیان بە یەکتر لە سۆشیال میدیا ئەڕێژن بە بڵاوکردنەوەی ڕسمی یەکتر، بە بڵاوکردنەوەی ڤیدیۆی یەکتر کە ئەخلاقیاتێکی زۆر ناشرینە. 85 کەیسی وایان هەبووە سڕینەوەی ڕسم و ڤیدیۆکان. 23 کەیسیان هەبووە کە کەیسی کوشتن بووە. ئیتر ئەم کەسە کوژرا بێ، خۆی کوشتە بێ، پیلانیان بۆ داڕشتە بێ، ئەم کەیسانیان یەکلایی کردوێتەوە. هەڵبەتە لە ڕێی چی یەکلاییوەتەوە؟ لە ڕێی ئەکاونتەکانیانەوە چاودێری کراون، بزان ئاخۆ ئەم کەسە پێشتر قسەی لەگەڵ چیا کردووە، ئەم کەسە پێشتر مشکلەی چی بووە، کێ هەڕەشەی لێ کردووە. لێرەوە دەستخۆشییان لە یەکەم ئیشێکی جوانیان کردووە، ئەوەی کە مەبەستم بوو لێرە لە هێنانی داتاکانیان ئەمێ بێ ئەوەی ڕابگەێنم کە ئێمە ئەم کەیسانەمان هەیە، بەڵام نە من ئاگام لێنە تۆ ئاگاو لێ. ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان تووشی تۆ ببێتەوە، ئەو کاتە چیەکەی ئەڵێ خۆزگە زووتر سکیوریتی ئەکاونتەکانم بپاراستە، سکیوریتی دیڤایسەکەم بپاراستە، خۆزگە تووشی شتێکی وانە ئەبووم. بەداخۆم بۆم کەیسانە. ئەوەی کە ماوە سپاسکردنی ئێوە بۆ ئامادەبوون لە سیمینارەکەم. هیوادارم هەر بەردەوام بن لەم خەمخۆریەتان و زۆر سپاسی گوێگرتنتانەکەم. هەچ پرسیارێکیشتان هەبوو ئەتوانن ئاراستەمی بکەن یاخود دوای قسەی لێ بکەین. لە خزمەتانە زۆر سپاس.